هەوڵی ئێمە ئەوەیە ئێمە بتوانین بەڕاستی تەخیر لە موچە نەبێ بە کوردیەکەی ئەم بابەتە نەبێتە خەبەر هەموو ڕۆژێ های موچە هات های مژدە موچە هات. زیاتر لە 4 مانگ بەسەر موتانی سەرۆکی حکوومەت هێرێمدا تێپەڕی، بەڵام تا ئێستاش هەواڵی هاتنی موچە مژدەیەکی خۆشە بۆ فەرمانبەران. ئەو کاتە فەرمانبەران موچەی 3 مانگیان لای حکوومەت بوو، بەڵام ئێستا بەشێک لە فەرمانبەران موچەی 4 مانگیان لای حکوومەتە. سەرباری بەردەوامی قەیرانی دارایی و دواکەوتنی زیاتری موچە، بەڵام ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە سەرەتای مانگی تەمموزەوە تا ئێستا کە دەکاتە 5 مانگ تەنها 1 کۆبنەوەی ئەنجام داوە کە هەرێم بە قەیرانێکی قوڵی سیاسیشدا تێپەڕ دەبێت. پێش گژێ سیاسیەکانی هەرێم هاوڵاتیان کاتێک خۆپشاندان و ناڕەزایەتیان ئەنجام دەدا ڕوویان دەکردە حکوومەت و داواکانیان ئاراستەی سێسەرۆکایەتەکەی هەرێم دەکرد، بە تایبەت حکوومەت و پەرلەمان. بەڵام ئێستا کە کارەکانی پەرلەمان پەکی کەوتووە و ئەنجومەنی وەزیرانی هەرێم کۆ نابێتەوە، هاوڵاتیان داواکانیان ئاراستەی کوێ بکەن کە چەند قەیرانێکەیە و بریتین لە یەکەم بەردەوامی قەیرانی دارایی و دواکەوتنی موچە، دووەم کێشەی خزمەتگوزاریەکانی وەک کارەبا و ئاو و خزمەتگوزاریەکانی دیکە، سێیەم قەیرانی سیاسی، چوارەم کێشەی پەککەوتن و شەرعێتی سێدامەزراوە سەرەکیەکەی هەرێم. سەرباری بوونی ئەم قەیران و کێشانە کە وڵاتیان چاوەڕوانی چارەسەرکردنیانن، لایەنە سیاسیەکانیش تا ئێستا ئامادە نین هەمویان پێکەوە لەسەر مێزێک دابنیشێن. هەر لایەنە و پاسا و داخوازی خۆی هەیە کە هەمویان پەیوەندیان بە چەند خاڵێکەوە هەیە. یەکەم بارزانی لە 19ی ئابەوە ویلایەتەکەی کۆتایی هاتووە و هێشتا بۆچوونی جیاواز لەسەر ویلایەتەکەی هەیە. هەندێک لایەن ئێستاش بارزانی وەکو سەرۆکی هەرێم دەناسن و هەندێکیش بە سەرۆکێکی ناشەرعی و نایاسایی دەزانن. دووەم لە 12ی ئۆکتۆبەرەوە پەرلەمان پەکی کەوتووە و ڕێگە نادرێت سەرۆکی پەرلەمانی کوردستان بگەڕێتەوە هەولێر و کارەکانی خۆی بکات لە پەرلەمان. سێیەم ژمارەیەک وەزیر و بەرپرس لە حکوومەتی هەرێم دوور خراونەتەوە. ئێستا وڵاتیانی ئەم هەرێمە دەپرسن کەی کێشەکانیان چارەسەر دەبێت و بارودۆخی ژیانی ڕۆژانەیان دەگەڕێتەوە دۆخی ئاسایی پێشوویان. لە کاتێکدا بە بڕای بەشێک لە شارەزایانی بواری ئابووری ساڵی داهاتووش قەیرانی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستان بەردەوام دەبێت، بەڵام سێسەرۆکایەتەکەی ئەم هەرێمە هیچ پلانێکیان نییە بۆ چارەسەرکردنی دۆخەکە و بەهۆی کێشەکانیشیانەوە خەمی هاوڵاتیانیان نەماوە. لایەنە سیاسیەکانیش بەردەوام یەکتر لە بوونی کێشەکان تۆمەتبار دەکەن. هونەر ئەحسان، NRT.